لە ساڵی 2010 دەست بە دروستکردنی پڕۆژەی وەرنستی کرا لە شاری ئەولێر. بڕیار بوو لە ساڵی 2012 یەکەکان تەواو بن و خاوەن موڵکەکان سوودمەند بن لە پڕۆژەکە، کەچی زیاتر لە 8 ساڵە پڕۆژەکە تەواو نەکراوە و پارەیەکی زۆریش لە خاوەن موڵکەکان وەرگیراوە. خاوەن موڵکەکانی وەرنستی لە شاری ئەولێر دوای چەند جارێک گردبوونەوە و خۆپیشاندان لە بەردەم دەستەی و بەرێنان بێوەڵام بوون و ئێستا ڕویان لە سەرۆکایەتی حکوومەت کردووە تا وەڵامیان بدەنەوە و پڕۆژەکەیان بۆ تەواو بکەن. بەڵێن دەر 350 دۆنمی بەلاش وەگرتیا، حکوومەتیش پارەشی دایتێ بەقەرد گوتی بڕۆ خۆڵێ و خەڵکەی ببڕەوە. ڕاگیرا تا ئێستا دەچینە هەر جێکیش هیچ جوابمان نادەنەوە، کەس نازانێت چی لێ دێتن ئەو پارە هەموو خۆ خەرک پارەی نەدیتەوە. خاوەن موڵکەکانی وەرنستی دەڵێن نەخشەی پڕۆژەکە دەستکاری کراوە، ڤێلاکان باوە بەڕێنەرێکی تر درراوە و فرۆشتراوە، بەشێک لە موڵکەکانیش فرۆشتراوە بە 2 کەس، ئەمەش گرفتی بۆ دروستکردوون. ئەو پڕۆژەیە بە شێوەیەکی نایاسایی کاری لەسەرکراوە لە گۆڕینی نەخشە، لە فرۆشتنی بەشەکی لە پڕۆژەکە، لە فرۆشتنی 2 دەست، یعنی یەک خانی درایتە 2 کەس. کۆمپانیای ناوبراو هەڵساوە بە فرۆشتنی چەندین یەکەی جیاجیا بە 2 دەست و 3 دەست و پارەکەشی لە هەردوو لا وەرگرتووە، هەروە هەر بە ئاگاداری دەستەوە بەرهێنان بەشێکی زەوی تیجاری پڕۆژەکە فرۆشتووە بە وەبەرهێنەرێکی تر بەبێ هیچ ڕێکارێکی یاسایی بە ناوی سلاڤە و ئێستا کڕۆنی فرۆشتنی لەسەر دەکرێتەوە. تەنها خاوەنی موڵکەکانی پڕۆژەی وەرنستی لە شاری ئەولێر ڕوبەڕووی ئەم کێشەیە نەبوونەتەوە، بەڵکووەریەک لە پڕۆژەکانی فلۆریاستی، دەشتی بەهەشت، گوندی کۆری و چەندین پڕۆژەی دیکە تەواو نەکراون و بەشێکیشان بەدەست گرفتی خزمەتگوزاریەوە دەناڵێن و تا ئێستاشی چارەسەرێکیان بۆ نەکراوە. لەم نێوەندەشدا خەڵکێکی زۆر ڕوبەڕووی زەرەر و زیانێکی زۆری مادی بوونەتەوە. ئەڵگورد ئەحمەد، کوردسات نیوز، ئەولێر.